کوڕەکان چۆنن؟ دەنگ و باسەکەتان چۆنە؟ جا بۆەوەی کە ژنانیش کچانیش گلەیمان لێ نەکەن ئەبێ بڵێن پیاوان ژنان کچان کوڕان چۆن دەنگ و باسان چۆنە؟ چیم لێ بیر بوو خوا 5 دقیقە قسە بکەم. ئەمڕۆ ئەوەم بینی ئەوەی کە لە هین ڕوویە لەو کۆنفرانسەی ئەوەی گۆڕان و ئەوانە نەتیجەکەی نازانین چییە بێ بەڕاستی چۆن و چۆن نییە، بەڵام لە کولە وڵی من نازانم ئەمانە بژا کابراایەکی تەنگا ئەستورم بینی زەبەلاحێک بوو ئەیوو هەر گردەکە ئەمەیە و گردەکە ئەوەیە کوورە کاکە نەوشۆم سەفا خۆی مابوو 25 کورسیتان هەبوو ئێوە تڕۆ بوون تڕۆ تەواو بوو ئەمە مێژووە ئێوەی بەجێ هێشتووە تازە ئێوە چونەتە حاشیەوە بەسەر چوون کاکە دوکانێکی سیاسیە کۆمەڵی مل ئەستور بەتەمان بە ناوی ئەوە دابنیش خەجی جیفانی خۆیان پڕکەن ئەوە ئێوە کار و کاسبیتان پێ ناکرێت سیاست نەبێ ئەرێ ئێوە ناتوان خۆتان بەخێوکەن ئەرێ خەڵکی ئەم باشوورە بوو ئەوەندە تەمەڵە هەمووی دوای یەکێتی کەوتووە دوای پارتی کەوتووە دوای ئەم حیزب ئەو حیزب کەوتووە بۆی تیکێنانیان دەستکەوێ بۆی کار و کاسبێک نەکەن. جازەلامێکیش ئەمڕۆ نووسی بووی هەندێک برادر وڵاوە دانای ئەحمەمەجی پیاوی پاراستن و پیاوی پارتیە کوڕە نەوشورا مستەفا جەد و بابیشی بۆ برەمای بزنین ئەچەمایەوە ئاو مەسعود بازانی ئەو قسە قۆڕانە بۆچی وازێ ناهێن ئێوە بەڕاستی تاکەی ئێوە بەس خەریکی تۆهمە پێچانەوەن بەبێ بەڵگە قسەکەن و خۆشان بن قەڵەم بەدەست و ئالم بابەتانە ئەزان بەڕاستی بەخوا زۆر زۆر عیبە کاکە وەڵڵاهی عەزیزان بە جۆرێک گیرمان خواردووە بڕواتە بێ یعنی ئەم کوردی باشوورە بە تەواوەتی وێران بووە ماڵتان ئاوا بێ وەرە خوایە گیان گوێم لە پاڵ تاڵەبانیوەیە ئەڵێسی عەزیزان با ئێمە ڕاست بۆ بین تاوانم بەس بۆی بە پارتی بڵێ ئێمە باشین بۆی کە قسەکانی پارتی هین کاتەوە چونکە پارتی هەمیشە ئەیوت 16 ئۆکتۆبەر یەکێتی خیانەتی کردو کەپی فرۆشتووە کەچی پارتی پاڵ تاڵەبانی بۆی سەرما قسەکەی پارتی باشە کاکە لەو هینەیە وتی با ڕاست بڕۆین ئێمە بەشێک لە ناوێکێتیە ئەوەی کەرکووکیان فرۆشت یعنی ڕێک ئەوەی کە ئێمە چەند جار ئەمان و بابە ئاوانیە و پارتی درۆکە و کەرکک ئاوانیە ڕێک پاڤڵ تاڵەبانی وەکو سەرۆکی یەکێتی سەلماندی کە قسەکانی بنەماڵی باجانی ڕاستە 16 ئۆکتۆبەر یەکێتی نیشیمانی کەرکووکی فرۆشتووە جا پاڤڵ ئەو نە فەقیرەوە کۆی بڵێ على ئەساس گروپێکی تر کردوێتی ئەوان نیان کردو وەڵڵی کاگە پاڤڵجان پارتی خۆی ئەزانێ تۆ لەسەر تەلەڤیزیۆنەکەی خۆتانەوە ئاوا وەرەقەکە بەدەسەوەیە خۆت سەرپەرشتی هەموو شتەکانی کردووە ئەڵێ خەڵکینە 58 کەس لە ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی واژۆیان کردووە بۆ 16 ئۆکتۆبەر خۆت سەرپەرشتی کردو کاکە قەسەم بەخوا خۆت واژۆت کردووە خۆت ڕەزامەند بوویت بەخوا سێ بەشی سلێمانی ئێستا جێم پاڤڵەیە لەسەر ئەو قسەیەکە کردوێتی خۆشەویستان چونکە بۆچی یعنی منتەقی تیانی ئەی هاوار تۆ بێ دابنیشی پارتی لەو ساڵەوەی 16 ئۆکتۆبەر هەر ئەڵێ یەکێتیش کەرکووکی فرۆ ئەوەی فۆکەچی پاڤڵ بۆی سەرمەند پارتی قسەکەی ڕاست سەرۆکێتی خۆیاڵێ بە پێی یاسا بە پێی شار پێی هەموو سەرۆکێتیاڵێ ئێمە وەکو یەکێتی کەرکووکمان فرۆشتووە دەی باشە ئەمە یانی چی کاکە پاڤڵ خۆ تو شەرەف ئەمە وەسای ئەمەیان کاکە ئەمە ڕاستە تو شەرەف ئەمە وەسع خەڵکی ئۆسلێمانی تێبدە ئەم سیاسیانەوە وەڵڵا هیچتی وا ئەکەن ئینسان تەریقی بێتەوە بە قورئان دا ئێوەش ئێساڵێن چی وەڵا وەهاب هەڵەبجەیی بڕۆ سەری قژوشتی کە ئەمەنە ڕۆنی لیاوە ئەو قژەی 24 ساعات ئەوە هەڵیاتەوە بۆ دواوە قژەکەی ئەمەنە چەوریە کات بە ڕۆن و بە نازانم جێڵ و ئالم بابەتان کەچی پێشی ئەڵێن فەرماندە وەهاب هەڵەبجی باشە کاکە شەید حەمەڕەشیش 3-4 ساڵ لە قەراخ و لە گەرمیانە مایەوە بە ئیختیفا لەسەر دەمی ئەنفالە بەو ئەڵێن فەرماندە حەمەڕەش بەو هەبژە فەرماندە وەهاب بەم هەموو چەوریەوە بە قژیوەیەتی بەم هەموو دانیشە بۆ خۆ بەس دوور لەڕێوە بکە و بخۆ پارە پێیاکە کاکە ئەها مێژوو چەند سەخیفە ئازیزانی ئارام ئەحمەد سەری مێژوو چەند پۆخڵەواتە کاکیژیان بە حەمەڕەش گویانوتەوە فەرماندە بەش مامەڕیشیانوتەوە فەرماندە ئێستا بەوە هابوو بە نازانم لەشکر پشدەری و بە کۆمەڵێکی هەڵدا فەرماندە باشە کاکیجان جا سەری ئەو مێژووە کە چۆن بووە باشە کە بەڕاستی تفیلێکی ئەو مێژووە تفیلێکی تف لە حەقیقەتە باشە تفکەیتە ئەو مێژووە کە ئەوەندە سەخیفە هەرێکێکیش لەمانە کۆمەڵێک خلخلۆکە و لات و پوتەندەری خۆیان کۆ کردوتەوە دیفاعیان لێکن باشە کاکە جوێن بە ئێمەمانەندن لەسەر ئەم لات و لوتانە تەنها بۆچیش بۆ پارە بۆ خزمەت بۆ نۆکەرایەتی بەڕاستی یعنی ئەمە ئەو مێژوویە عەزیزانی ئارامە هەرکە ئەمێتیان بۆیە ئینسان بەڕاستی حوسڵی یەکشتی نامێنێ کاکە باش نییە وەڵڵا ڕۆژێ دایێت ئەو پارتیە
هەموو کەسێک وەرناگرێ بڵێ بە پارتی ئەبێ واستە بدۆزیتەوە تەلەفۆن کرد بۆ ئەم لا ئەولا بڵێت خوا شتێکم بۆکەم باش پارتی وەرم بگرێ وای لێ کاکە چونکە ئەمانە ڕۆژ بە ڕۆژ ناشرینترە بن لە حقیقەتە خەم معقولە کاکە پاڤڵ یعنی ئەگەر تۆ ئەو قسە نەکردایە چییە بوو کاکە یعنی تۆ چیت کرد بەس قسەکەی پارتی سەلماند تۆ بەس قسەکەی پارتی سەلمان کە لە 16 ئۆکتۆبر ئەڵێ یەکێتی کەرکووکی فرۆشتووە تۆ سەلماندی کە ئێوە فرۆشتانە کەرکووک کاکە باشە ئەی چۆن دوو بەیانی ئەڕۆی لە کەرکووک داوای دەنگ ئەەکەی کە خەڵک بۆ هەڵبژانەکانی بەغا دەنگە بداتێ ها کە تۆ خۆت ئیسپادەیە کە خۆ فرۆشتە ئەدەوێت بڵێ وەڵام من ئاگام لێ نەبووە و گروپێکی فرۆشتویانە ئەوانسێکێتی نین و نەماون ئەدێ بۆ قسە خەڵک کەرگەی خەڵک بۆ کە نابێ کاکە شکە ڤیدۆکە ماوە بە قوربان خۆت دانیشتووی قسەکەی خۆ سەرپەرشی شەکە کردووە خۆت وەرەخەکانە بەدەستەوەی خۆت ئەڵێ 58 کەس واژەیان کردووە وەکو یەکێتی خۆت واژە کردووە وەکو سەرۆکی یەکێتی و کاتۆرێکی یەکێتی ئەی بە کاکە ئەی هاوار کەش لەم لایشەوە ئەچم ناڵەوتکە هانێن وڵا بنەماڵی بازانی خراپ ئەوەکە دوایشە خۆیان ئەچم دێن هەمان قسەکانی بنەماڵی بازانی ئەکەنەوە ئەڵێ وڵا بنەماڵی بازانی ڕاستەکە 16 ئۆکتۆبر خیانەت بووە یەکێتی فرۆشتێتی کەرکووک باشە کاکە ئێتۆی تاڵیچی ئەرەوەڵە ئەو گاڵتە جاڕێ ئەمڕۆی شەر بە هەکو شۆ من هەمین باس کرد کە چۆنە چۆنیە تا سبێنێژ بێ بوەسن کۆمیسیۆن بزانین چه بڕیارێکەدا بەڵام من لە تێکستێکان نووسین وەلەو تێکستێژینی خۆم نییە کۆنە با بڵێن وتراوە کاتی خۆی باش نییە پێم وایە لە ساڵی 20ەکانە سەری شەمەحمەوە قسەی لەلایەن نووسەرێکەوە کراوە وەڵام من هەڵم جێڕاوەتەوە کە ئەڵێ سووت وەجگەرە ئەبێتەوە بەجگەرە ئەچێتە ناو پاکەتەکەی خۆی باش نییە من ئەوم هێناوە نووسیومەتەوە ئەکرێ یعنی ئەکرێ سووتوی جگەرە بێتەوە بەجگەرە بچێتەوە ناو پاکەتەکەی خۆی بەڵام گۆڕان نابێتەوە بە گۆڕان ئەمە کۆتایی پێێتەوە ڕاستی ئەمڕۆ حیزب لە باشووری کوردستانە وەسیلەیەکە بۆ خۆشیاندن نەمەبادی هەیە بیر و باوەڕ نییە ئەمانە هیچی نییە بەڕاستی ئازیزان هەر هەمووی بۆ پارە بۆ سێکس باش نییە لەمە بە دەشتێکی تر نییە حیزبایەتی لە باشووری کوردستانە هەر هەمووی بۆ ئەوەیە بۆ ڕەفاهیەتە بۆ خۆشگوزەرانیە لە پارتیەوە لە یەکێتیەوە لە گۆڕانەکانەوە لە حسکەکانەوە لە فڵانە فیسارەکانەوە هەر هەمووی بۆ ئەوەیە وەسیلەیەک کە تۆ پارێکی پێ پیاکەی بۆ خۆت دابنیشی لەسەر ڕقم سێکسکەیت پارەی باش بخۆیت بێتە ئەوروپا بڕێ بۆ قمارکردن و بۆ بێشەرەفی و بێئەخلاقی لە کوردستانە کشی جوان بریتەوە بۆ ئەم باخ و ئەو شوقە و ئەو ڤێلا و ئالم بابەتانە تەنها بە ڕەفاهیەتە بەڕاستی ئەگەنا خۆ هیچێکی تر لە باشی کوردستانە نییە لە ڕاستکەنای سیاست بێ و کەسیش بەڕاستی سیاست ناکە کاکە نە پارتی سیاستەکانەیەکی تێکە نە هیچ کەسە سیاست ناکە بەڕاستی کوڕ ئەو کوڕەیە بەشی خۆی بچڕێ پارەی خۆی بەرێ خەڵکی ڕابواردن و ژیانی خۆی بێت و تەواو و ئیتر هەموو شتێکی فشەیە لە حقیقەتە ئەراوەڵا کاکەش تۆ بێ بەشە تەتا ئەوەندە سووک بی ئەوەندە سووک بی بڕۆی دوای چێنە شانسەفا بکەیت بڕۆی بڵێ وەڵا کاکە ئەمە ئەخ تۆ چۆن باوەڕ بۆ میلەتە ئەمێنێ لە حقیقەتە کاکە ئەمە کۆمەڵی خوێڕی لەوێ کۆمەڵی خوێڕی لەولا کۆمەڵی خوێڕی لایەکەتی کۆمەڵی خوێڕی لای پارتی کۆمەڵی خوێڕی لای حەسەب کۆمەڵێک یعنی ئەو کۆمەڵگایی ئێمە ئەم خەڵکانە وایان لێ کردووە کە هیچ شتێک نەماوەتەوە کە ئەوەندە ڕێز و حورمەتێ بێ بەڕاستی بەڵام هەر ئەوەندەم هەبوو ویستم ئەو قسانە بکەم کاتێکی خۆش بۆ هەموو لە یەکتان هیوادارم کە زۆر باش بن ئازیزان بەداخەوە بەڕاستی ئینسان کە سەیری ئەو کۆمەڵگایە ئەکا بە واقعەن دڵی تەنگە بێت بەهەرحاڵ خواتان لەگەڵ ئازیزانی بخێرچن